بەشداری ئەو فستیڤاڵمان کردووە کە وەکو هەر کەسێکی تر هەر کۆمپانیایەکی تر زۆرتر خۆمان بناسێنین بە خەڵک و دووم شت ئەوەیە کە ئێمە زۆر گرینگە کە هەموو خەڵکی ئێرە گرنگی بەوە بدەن کە هەموو ساڵی ئەو فستیڤاڵانە بەردەوام بن دوکانەکان زۆرتر بنەوە لە سەر بابەتی گوڵ و گیا ئەو شتانە سروش ڕابگرین و پەرە بدەین بەو شتە یەکەم شت ئەوەیە کە ئێمە بە چاندنی گوڵ و گیا و دار و ئەو شتانە ڕێژەی ئۆکسیژن لە شارەکەمان زۆرتر ئەەکەینەوە جێگە لەوە شارەکەمان جوانتر ئەبێت پێت باش ساڵانە ئەم فستیڤالانە دووبارە بکرێنەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئێوە چ کۆمپانیایەک ئەمڕۆ بەشداری ئەمە وەکو کۆمپانیای ئۆسکار فلاور کە بەشێکە لە موسەوەر ئۆسکار بەشداری ئێرەمان کردووە کە پێشوازی خەڵک پێشوازی سەردانیکەران چوون بووە لە ئەو شوێنەی کە بەڕێستان لی کارەکەن یاخود سەرپەرشتی دەکەن لە گوڵەکان بۆ ڕۆژی یەکەم زۆر باش بووە بەڵام باشتر دەبێت ئینشاڵڵا بەڵام زۆر چاک بووە بۆ ڕۆژی یەکەم